ئازیزان زۆر نزیک بووە. ئەو بەشێک کە موشکەکەی لە تۆپکۆ گرتبوو ئەبە وا جیا دەبێتەوە. سەیرکەن ئەم گۆشەی وێنەگرتنە چەند جوانە. ئێستامە وا جیا دەبێتەوە. این گەشتیوانان لە تۆپی موشکەکەدان، لە تۆپی سەرووی موشکەکەدان تەنها 6 خولەک ماوە بۆ هەڵدان. کاتەکە زۆر نزیک دەبێتەوە هێندەی نەماوە. تەنها 6 خولەکمان ماوە. هێمادرا کە هەموو سیستەمەکان ئامادەن، 90 کوالیتی کەش و هەوادرا، زۆر لەبارە. حاليا 5 خولەکمان ماوە. منێکی زۆر جوانە خۆشەویستان. ئەمە کامێراکەی تڕۆپی سەرەوەی بنکەی هەڵدان لە بەرزایی نزیکەی 100 مەتر. وێنەی سیستەمی هەڵدان، موشەکی هەڵدان دەگرێت. طبعا تەنها کەمتر لە 4-5 خولەک ماوە. تاکو ئێستا هیچ کێشەیەک نییە بۆ سپیس لاونچ سیستەم یان سیستەمی هەڵدانی بۆشاییگەری بۆ دەرچوون بەرەو ئاسمان. ئاماژە پێدا بەڕێزان بەرزی ئەم موشەکە 96 مەترە. دەنگی سیستەم بەشێک لە سیستەمی هەڵدان دەبیستی. دوای ماوەیەکی زۆر کەم ڕێسەی هەڵدان لە خوارەوە دەست پێ دەکات. ئیتر لەگەڵ سوتەمەنی کەشتیەکە بێگومان دەبێتە هۆی گرگرتنی و وەرچوونی موشکەکە بە هەموو هێز و توانای خۆی. تەنها 2 خولەک ماوە. سەیر دەکەینکەوە بزمێنەکان دەستیان کرد بە خۆ ئامادەکردن بۆ پرۆسەی هەڵدان.
دەمانە ماوە دقەیەک کەمتر لە دقەیەک بابای کەمتر لە 2 دقەمان ماوە کاتەکە نزیک کەوتەوە بەڕاستی ئێستا نزیک بوونەوە لە تەنها خولەکێک دقەیەک و 10 ثانیە دقەیەک کەمتر لە دقەیەک زۆر نزیک کەوتینەوە ئێستا نزیک 10 9 8 7 6 5 4 3 2 1 بەرز بوونەوە بۆ ئاسمان موشەکی ئارتمس یان کەشتی ئارتمس لە ڕێگەی موشەکی SLS هەڵدرایە بۆ شای ئاسمان ئەوە دەرچوو ئێستا دەرچوونێکی تەواو بە موشەکی SLS کە کەشتیوانانی هەرچا کەشتیوانانی گەشتی ئارتمس 2 لە خۆ گرتووە کەشتی ئۆراین ئێستا بەرز دەبێتەوە بۆ شای ئاسمان دوای بەسەرچوونی 53 ساڵ لەسەر کۆتا گەشتی مرۆڤ بۆ نزیکترین پاشکۆ نزیکترین تەنی ئاسمانی لە زەوی کە مانگە ئەوە جارێکی تریش هەمان پرۆسە ئەندامدراوە بەڕاستی ساتێکی زۆر مێژوویە کە دووبارە دەبێتەوە مایە دڵخۆشی فەلەکناسانی جیهانە بەڕاستی ئیتر زەماوەر لە خوارەوەن خۆشی خۆیان دەردەبڕن ئەو هەواڵە خۆشە ئەوە بۆ دیمەنە جوانێکە لە بەرچاویانە ئینشاءڵڵا بە سەلامەتی کۆتایی پێدێت کە ئەم ساتانە زۆر مەترسیدارن بەڕاستی ئێستا بەرزیان 14 میلەوە خێرایی 2600 میل لە کاتژمێرێکدا دەڕۆن موشەکەکە تاوەکو ئێستا هیچ کێشەیەکی نییە ئەوەی کە دیارە بە وێنەی دەگیرێت ئێستا هەردوو موشەکی سوتەمەنی ڕەق کە لە تەنیشتەکانی جیا دەبێتەوە پاش ماوەیەکی کەم دەبینین تر زەماوەر دانیشتون تابعی ئەمە موشەکەکان جیا بوونەوە هەردوو موشەکی solid booster یعنی ئەوەی کە سوتەمەنی ڕەق هەڵدەگرێت سێکەم بەڕێزان دیمەنێکی زۆر نایابە ئەوە بەڕاستی ئەمە لە بۆشای ئاسمانەوە وەرگیراوە لە خودی کەشتی موشەکی SLSەوە ئێستا کە هەردوو موشەکی یان بزوێنی سوتەمەنی ڕەق solid boosters جیا بوونەوە دوای ئەنجامدانی پرۆسەی هەڵدان دوای 45 خولە چرکە لە هەڵدان سێکەم بەڕێزانەمە دەرچوونیانە بۆ دەرەوەی بەرگە هەوای زەوی ئێستا ئەمە لە بەرزی 78 میلین ئەمە پارچە زیادەکان لە جیا دەبنەوە ئەوانی کە ستێپ خطوەکان بڵێن بەشەکان ئەم بەشانە زیادە بنەوە
خێرایی گەیشتە 5,000 میل لە کاتژمێرێکدا ئێستا حالیان. هەموو شتێک زۆر جوانە، هەموو شتێک زۆر باشە. ئەمەش دیمەنێکی جوانی ساتی هەڵدانە. مە بێگومان سروشتی مادە لە نەمانی هەوا سووتان جیاوازێکی زۆری هەیە. مەوا هەزەکەن نێو وەکو هەزەکە نێو ئاوێک دەڕێن کە چێمە بۆشایی ئاسمانە. ئەمە داتایەکان وەردەگرێت. هەتاکو ئێستا هەموو شتێک زۆر بە باشیوە دەڕوات. بەرزبوونەوە بەردەوامە. ممکنە ئێستا هەندێک دیمەنی دەروێ بۆشای ئاسمان بە بۆ بگوازرێتەوە. بەڕاستی ساتێکی زۆر مێژووی بوو. ئێستا هیچ کێشەیەک نییە. مە 4 خولەک لە دوای هەڵدان بەسەر ئەمە لە بۆشای ئاسمانەوە لایڤ ڕاستە و خۆیە بەڕێزان. بەرزایەکی زۆرە بێگومان. ئەمە لە سەروی 100 کیلۆمەتر دەبێ. ئەمەش لە گۆشەیەکی دیکە وێنەی دەگیرێت. فۆکس دەکات لەسەر دەرچەکانی بزوێن و لە بەرزایەکی زۆر کە بێگومان باسم کرد لەبەر نەبوونی هەوا یان کەمی هەوا شێوازی دەرچوونی سوتەمەنی ئەو مادەی کە ئەو گازانی کە لە دەرەنجامی سووتاندنی هایدرۆجینەوە کە دێتە دەرەوە زۆر جیاوازە لەوەی کە لەنێو بەرگە هەوادا دەبینرێت. هەتاکو ئێستا هەموو هێمایەکان نیشان دەدات کە موشەکەکە زۆر بەباشی بەبێ کێشە و نزیک دەکەوێتەوە لە خولگەی خۆی لە دەرەوەی بۆشای ئاسمان لە دەرەوەی بەرگە هەوای زەوی بێگومان. 5 خولەک و 53 چرکە تێپەڕی بەسەر هەڵدان. موشەکی سپیس لانچ سیستەم و کەشتی ئۆرایەن بەیەکەوە. 6 خولەک تێپەڕی هەموو شتێک ئاساییە. ئەلێرە دەگوازرێتەوە حاڵەتەکە دەگوازرێتەوە دیمانەکە بۆ سیمولیشن. ینی ئەمە سیمولیشنە، ینی بێگومان بە ڕێگەی کۆمپیوتەرەوە ئاماژەی پێ دەدرێت، دیاری دەکرێت کە خێراییەکە و ئاراستەکە و جوڵەکەی هەمووی بورن بە شێوەیەکی زۆر ورد نیشان دەدرێت لە ڕێگەی کۆمپیوتەر سیمولیشنەوە. حەفت دقە تێپەڕی. ئەوەی ئەمن معلوماتی مەسەری هەبوو دەدەگاتە نزیکەی خولەکی دەیەم. اینجا هەندێک مانۆری دیکە دەست پێ دەکات. یەک لەوانە کە نزیکبوونەوەیە لە خولگەی خۆی بە دەوری زەوی کە دەبێ خولێک بە دەوری زەوی داتەوە کە اینجا بەرەو مانگ بڕوات. خێرایی ئێستا گەیشتۆتە سنووری 15,000 میل لە یەک کاتژمێردا. ئەمە خێرایی موشەکەکەیە لە بۆشایی ئاسمانی دەرەوەی بەرگە هەوای زەوی بێگومان. بەردەوام ئەمە سیمولیشنەکەیە کە نیشان دەدات. ئێستا بەرزیەکەی گەیشتۆتە سنووری 91 میل لەسەر ئاستێوەی زەوی و خێراییەکەشی 17,000 کیلۆمەترە لە یەک کاتژمێردا. ئەمە ئەو داتایانەیە، داتای تریمتری کە دەگاتەوە زەوی بێگومان تیمەکان هەمووی دابەش کراون. دیمەنێکی سەحراوی زۆر نزیک لە خەیاڵ، شتێکی زۆر جوان. قۆناغێک لە قۆناغەکان جیابەوە. قۆناغێک لە قۆناغەکان جیابەوە. Stage separated, we see the same on board. ئەگەر داتاکە بێتەوە تێپەڕی گەڕانە گەیشتم بەڕاستی تەرجمەی بکەم.
بێگومان موشک ئێستا حالیان بەڕێزان ئەمە کەشتی ئۆڕایەنە جیابەوە کۆنتێنەری کەشتی ئۆڕایەنە جیابەوە وەکو دەیبینین ئێستا چاوەڕێنە کە تەختەکانی خۆری خەلای شەمسیەکان بکرێنەوە پاش ماوەیەکی دیگە بێگومان ئەمە کۆر ستیج سیپەریشن یەک لە قۆناغەکانە پێویست بە خولانەوە دەکا بە دەوری خۆی ئەمە وردەوردە لە ڕێگەی موشەکی زۆر بچووکەوە پاڵنانی موشکی پاڵنانی بچووکەوە خولانەوە بە دەوری خۆیدا دەکات ئێستا کە خێرایی 18435 کیلۆمەترە بۆ میلە لە کاتژمێرێک لێرە بە مایل حساب دەکرێت بە پێی قیاساتی ئەمریکی 137 مایل لە زەوی دوور کەوتینەتەوە 242525 میل ماوە بگەینە مانگ یعنی ئێستا ئەو کەشتیە 242 هزار میل لە مانگەوە دوورە. خۆشەویستانم من باشم زانی ئەم ساتانە تا بۆ تۆمار بکەم بەڵام بەداخەوە نەمتوانی ڕاستەوە خۆ بۆتان بگوازمەوە لەبەر ینی ئیمکانیەتی تەکنیکیم نەبوو بەڕاستی کە ئەو دیمەنە ڕاستەوە خۆ بۆ ئێوە بگوازمەوە و تەرجمەی لەسەر بکەم. بەرحاڵ بەو شێوەیەش کە تۆمارکردنی ئەم ڕووداوە مێژوویە کارێکی زۆر گرنگە بەڕاستی چکە من بۆ یەکەم جارە لە ژیانمدا پرۆسەی هەڵدانی موشک و کەپسولێک و کەشتێکی ئاسمانی دەبینم بەرەو مانگ دەچێت کە مرۆڤی تێدایە 11 خولەک بەسەر چوو خێرایی 18300 میلە لە کاتژمێرێک بەرزەکەی گەیشتە 168 کیلۆمەتر لەسەر ئاستی ڕووی زەویدا دووری لە مانگ 242151 میلە ئەو ژمارەکە بەردەوام لە کەمبووندا چکە بێگومان هێشتا ئاراستەی مانگیان نەگرتیتە بەرچکە دەبێ وەکو باسم دەبێ خولێک بە دەوری زەویدا تەواو بکەن بەڵام گرنگترین شت لێرە چییە؟ گرنگترین شت لێرە ئەوەیە کە کەشتی ئۆڕایەن کە بەشی پێشەوەیە لە کۆر ستیج بەشی با بڵێن کۆر یان ناوجەرگەی پێ دەڵێن جیاوێتەوە باش بەڵام پێویستی بە مەرحەلەیەکەیە کە پێویستە بیکەن ئەویش بەخشینی هێزی پاڵنەرە هێزی موشەکی بۆ ئەوەی کەشتێکە بە تەواوی دەرچێ بەرەو مانگ بەڕێ بکرێت بێگومان لە ئەسنای تەواوکردنی خولێک بە دەوری زەویدا ئینجا ئاراستەی مانگ وەردەگرێ مەش پێویستی بە هێزێکی پاڵنانی موشەکی زۆرە چونکە دەرچوون لە هێزی چێشکردنی زەوی وزەی پێویستە بەڕاستی سوتەمەنی پێویستە بەڵام دەهاتنەوە کە دەگەڕێنەوە زەوی بەخۆی کەشتێکە بۆ خۆی ڕادەچێشێ بۆیە پێویستیان بە بڕێکی زۆر کەمتری سوتەمەنی هەیە مەگەر چەند بڕێک نەبێ بۆ ڕاستکردنەوەی ئاراستە لە بۆشایی ئاسماندا. ئێستا خێرایەکە گەیشتە 18091 میل لە کاتژمێرێکدا خێرایەکەی وا دەبینینەوە کەم دەبێتەوە بەرزەکەی گەیشتە 227 میل لەسەر ئاستی ڕووی زەوی 241611 کیلۆمەتر لە مانگەوە دوورین. طبعا بەشی پشتەوە بزوێنی سەرەکی و ماشێنی سەرەکی سوستانکی سوتەمەنی بە تەواوی جیابەوە ئەمانە هەمووی دوورکەوتنەوە دەکەونە نێو ئاوی زەریایی هێمن و بەشێکیشی لەوانە دەسووتەیە کە بەکار نایێتەوە ئەمە دیمەنی بۆشایی ئاسمانە ئەمە زەویە دیارە بەڕێزان سەیریکەن چون ناوچێکی مێرا و نیمچە تاریک دەڵێ هێما تاوەڕێنە فۆران تاوەڕێنە کە تەختەخۆریەکان خەلایە شەمسیەکان بکرێنەوە چونکە ئەمە بەشێکی هەر گرنگی پێدانی وزەی کارەبایە بۆ بەگرخستنی بەشێکی زۆر لە ئامێرەکانی ئاراستەکردنی و سەپۆرتی ژیان